بەشی شوێنەوار لە کۆلێجی زانست مرۆڤایەتەکان لە زانکۆی سلێمانی دەتوانین بڕێنیشەکە لە بەشە چالاک و نمونەیەکانی زانکۆی سلێمانی. ئەم بەشە ساڵانە ژمارەیەکی زۆر چالاکی هەیە، بە تایبەتی چالاکیەکان لەنەوە چوارچێوە کە ئێمە ڕابردووی خۆمان بناسین و ئێمە کەلەپوری خۆمان بناسین. ئەم بەشە ناسنامەیەکی نەتەوەیی هەیە، زیاتر وەک لەوەی کە ناسنامەیەکی مرۆڤایەتیشی هەیە سەرباقی ئەوە، چونکە ئەتوانین بڵێن شوێنەوارەکانی کوردستان ئەناسێنێتەوە بە هەموو جیهان و خوێندکار پەروەردەکە بۆەوەی کە بتوانێت ئەم خوێندکارانە سبەی ڕۆژ بە زانستیانە ئەم زانستانە بۆ خەڵک بەیان بکەن. بۆی ئێمە حەزمان کرد کە وەکو ئەم بەشە ناوازەیەمان هەیە ساڵانە فیستیڤالێکمان هەبێت. خۆشبەختانە ئەم ساڵ و ساڵانی ڕابردوو بە زمانی کوردی لەسەر لۆگۆی مۆزەخانەکە نووسراوە بە زمانی کوردی بە شێوەیەکی فەرمی کە ئایکۆ واتە لە ئینتەرناشناڵ نێودەوڵەتیەوانێ ئەم بابەتە بڵاوەکرێتەوانێت کە مۆزەخانەکانی جیهانە. ئێمە ئەمڕۆ هەوڵمانە کە 150 خوێندکارەکانمان دیار بن و ئەو زانستانەش دیار بن کە ئێمە ئەیخوێنین لە زانکۆدا ساڵانە. مەبەستی سەرەکی ئێمە لە ئەم کۆنفرانس و ئەم فیستیڤاڵە ئەوەیە ئێمە بە خەڵک بڵێین ئێمە وەکو بەشی شوێنەوارە زانکۆی سلێمانی ئەتوانین داهاتوومان لەسەر ڕابردوومان بنیاد بنین. ئەمە هەدەفی سەرەکیمانە کە لێرە ئەم فیستیڤاڵاکەین و ساڵانە بڕیارە کە لەمە دووە هەموو ئەو چالاکیانەکە هەیە شێرە و چالاکیانی کە ئێمە نمایشمان کردووە ئەو دۆزینەوانن کە لەسەر 150 مامۆستاکان و خوێندکارەکانمان دۆزراونەتەوانێت کە نیشانمان داون کە بە شێوازێکی گرنگ چەند گرنگە ئێمە لەم شوێنە بیناسین. وەکو خوێندکاری قۆناغی یەکەم لە بەشی شوێنەوارە هەستاوین بە سازکردنی چەند پارچەیەکی شوێنەواری گڵێنەیی و گۆزەیمانەیە. ئەوانیش خۆم و هاوبەشەکانم بێکەوە نەخشاندومانە. ئەوانەی کە هەمانە زیاتر بۆ سەردەمی سامەڕا و حەلەفە گەڕێتەوە. ئەوانە خۆمان نەخشاندومن بە دەستەکانی خۆم. لە ڕاستی ئەمەیان هی سەردەمی سامەڕایە کە بۆ کۆنی میزۆپۆتامیا گەڕێتەوە کە 5000 ساڵ پێشزاینە، ئەوەی کەشیان ئەگەڕێتەوە سەردەمی حەلەف 4200 ساڵ پێش ئێستا. ئێمە وەکو شوێنەناس چەند بۆچوونێکمان هەیە بە پێی نەخش و وێنەکانە. هەندێک وێنە هەیە زیاتر وێنەی ئاینی بوونە، یان کە ئاژەڵ و ڕۆکی تیا بۆ زیاتر بۆ وێنەی خواوەندەکان بۆ یان بۆ پەرستنی شتێکەوە، بەڵام هەندێک شمانەیە کە بۆ جوانیەوە تەنها نەخشی نیگاری و زەخرەفی تیا بەکاراتەوە. لەم فیستیڤاڵە ئێمە لە بەشی مێخیا بە خێراتنی میوانەکان ئەکەین بە کۆپیکردنەوەی ناویان و هەر بابەتێک و ڕوونکردنەوە زانیاری لەسەر ئەو تابلێتانەی کە لە کۆندا هەبوون و ئێستێمە کۆپیمان کردووەوە. زمانی مێخی ئێوە لەکوێ فێربوون، چۆن فێربوون؟ ینی بەبێ کێشاتوانن پێی بنووسن و بخوێنەوە؟ ڕێنووسی مێخی بەڵێ ئێمە لە بەشی شوێنەواردا لە قۆناغی دووەمەوە بابەتێکی سەرەتایی ئەخوێندرێت، لە قۆناغی سێمەوە بەشەکە جیا ئەگرێتەوە بە ورد و درشتی ڕێنووسی مێخی بە هەردوو بە خەتی سۆمەری و ئەکەدی ئەخوێندرێت. ئەوە دواترش ئێمە دوای ئەوە گەر بمانەیە زیاتر سپۆر بینتیایە بۆ ئەو بابەتانی کە پەیوەندی هەیە بە مێژوو وڵاتەکەمانەوە دەتوانین ماستەر و دکتۆرا بخوێنین و توێشێنەوە و لە کۆمەڵی زیاتری لەبارە بکەین. ئەو هۆزوونەتەوانەی کە لەم خاکەیە ژیاون بابەتێکی کەمیان نووسیوە لەسەر خۆیان، بابەتی سیاسی کۆمەڵایەتی و ئەو بابەتانیان زۆر کەم هێشتەوە بۆ ئێمە لە ڕێی ئەم دەقەوە دەتوانین لە زمانی سۆمەری و ئەکەدی بە هەموو شێوەزارەکان لەنەوە زانیاری و تەواو ورد و درشت بەدەست بێنین لەسەر مێژوو وڵاتەکەمان.